ئارامی لە هەموو شتێک پێویسترە چونکە خەڵک هەمووی لە جەنجاڵێکی دایە هەموو عەسەبیە هەموو لەسەر عەساب ئەژی جەگە تو ئارام نەبی ناتوانی لەو وڵاتی بژی لەو شوێنەی برزی لە پێویستی زۆر پێویستی پێیە چۆ دوو تەماشا بکە ینی لە سیارە هاژشتن و لە مەعامەلەکردن و لە هەموو شتێک خەڵک هەمووی لەسەر عەسابە خەڵکیش لە نەحەقی نییە ئەو زوڕفێ و ئەو بارە داراییە و ئەو زوڕفانەی سیاسیانی کە بەسە ئێستادا دێ زۆر تەسیری لەسەر خەڵکی کردیە لێ پێویستی سان ئارام بگری لێ پێغەمبەر صلی الله فەرمێ کە ئامۆژگاری سەحابەکەی کردیە فەرمووی لا تغضب چونکە زانی ئەو کابرایە زوو هەرچی عەسەبیە پێویستەوەی پاوەی کە تووڕە نەبی کە تووڕە بوون پشیمانی زۆر لە دووە مامۆستا با پرسیارێکی بکەم زۆر بەڕاشکاوانە قسەت کردی لە کاتی تووڕە بوون دوای پەشیمان بووبیەوە وەڵاهی ئەمە زۆر زوو تووڕە دەبوون زوو تووڕە دەبوون بەڵام زوو سارد دەبمەوە بەڵام لەسەر نەحەقە خۆی ئینسان تووڕەبوونیش فتڕەکە خوای گەورە داینایە ئەگە ئینسان تووڕە نەبی ینی هەستی نییە ئاگا لێبی دەبی تووڕەبی هەندێک کات تووڕەبوون پێویستە ئەتەماشا کە پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام تووڕە بووە زۆر جار تووڕە بووە سوور هەرگەڕاوە نییە تووڕە بووە بەڵام لەسەر چی لەسەر حەق لەسەر حودودێک لە حودودەکانی خوای گەورە کە بەزاندیتیان تووڕە بووە وانە بەڵام لە حەقی خۆی تووڕە نەبووە ئەنی کابرا هاتووە قسەی پێگوتووە کابرا هاتیە ینی شی ناشکین پێگوتی تووڕە نەبووە